سپاستانەکەم کە لێرن کات بۆ ئێمە تەرخانتان کردووە. سیمینارەکەی من دەربارەی ناساندنێک بۆ ژنۆلۆژی واتە زانستی ژنۆلۆژی کۆمەڵێک بابەتە باسیەکەین چەمکی ژنۆلۆژی. ژنۆلۆژی زانستی چییە؟ بۆچی ژنۆلۆژی لەلایەن کێوە سەری هەڵاوە کێ دەمەزراندووە؟ بنەماکانی ژنۆلۆژی چین؟ کار و خەباتی ژنۆلۆژی چییە؟ ئەیش بە ڤیدیۆیە پیشانی لە کۆتاییە. سەرەتا باسی چەمکی ژنۆلۆژی یەکەم. ژن بە سۆرانی هەر ژنە، لۆژی لاتینیە بە سۆرانی واتە زانست ناسی. هەروەها ئەگەر تەرجمەیەکەین بۆ زمانەکانی تر بە کوردی سۆرانی زانستی ژن، بە عەرەبی علم الئیمرأة، بە ئینگلیزی وومان ئۆف ساینس، بە تورکیش قەڵم بیلمە. ژنۆلۆژی زانستی چییە؟ کۆمەڵێک زانستە، بەڵام من لێرە پێنجی باسەکەم. زانستی ژنە، زانستی کۆمەڵگایە، زانستی هاوژیانی ئازادە، زانستی شۆڕژی ژنە، زانستی ژیانە. بۆچی ژنۆلۆژی؟ ئەمەوێت لە پێشا بڵێم کە لە ساڵی 2008 لە کتێبی سۆسیۆلۆژیای ئازادی لەلایەن ڕێبەر ئاپۆوە چەمکی ژنۆلۆژی ئاماژەی پێکرا. ڕێبەر ئاپۆ هۆکاری گرنگی بەکارهێنانی ئەو دەستەواژەی خستە ڕوو کە دەڵێت ئەو دێڕانەی کە لە دەڕبڕنەکانی پیاوە هاتووە و ئاماژە بە ژن دەکەن مۆرکێک درراوە بە زانستە کۆمەڵایەتیەکان وەکو لە هەر بوارە زانستیەکانی تردا. تەنها پەردەپۆشێکی ڕێکلامیە هیچ بەسەر ڕاستیەکانەوە نییە. پێگەی ڕاستەقینەی ژندا پۆشاوە بەو جۆرە وتارانە، لەوانەیە چل بەقەدی ئەو ڕاستیانی کە مێژووی شارستانیە دایپۆشیوە لە بەرامبەر چینایەتی و چەساڵنەوە و ئەشکەنجانە کە لە ڕابردووە ڕیاوە. بۆیە لە جیاتی وشەی فێمینیزم دەستەواژەی ژنۆلۆژی واتە زانستی ژن باشتر مەبەستەکە دەپێکێت. پێگەی ژن لە هیچ زانستێکی کۆمەڵایەتیدا بە شێوەیەکی واقعی پێناسە نەکراوە. ڕێبەر ئاپۆ لە کتێبی بەرگریکردن لە گەلێک ئاماژەی بەوە داوە. وە دەژڵێت ئەو زانستەی کە لە دەوری ژندا پەرەدەسەنێت دەبێتە هەنگاوی یەکەم بەرەو کۆمەڵناسی ڕاستەقینە. ئەمەوێت لێرەیە نامەی ڕێبەر ئاپۆ بۆ ئەکادمیای ژنۆلۆژی بخوێنمەوە. ڕێبەر ئاپۆ دەڵێت لە مناڵیەوە هەوڵماوە ببم بە باشترین هاوڕێی ژن و هاوڕێگای ژن، تەنانەت لە پەیوەندیمان لەگەڵ دایکما بە دوای ژنی ئازاداگەڕاوم، پابەند بە خەونەکانمەوە ژیاوم و خەباتی ئازادی ژنم خستوەتە ڕوو. لە دوای نامەکەیە لە کۆتایە باس لەوەکەم کە مەبەستی چییە. هەمیشە ویستومە ڕۆڵەیەکی شایستەی ژنان بم. یەکەم جار کە برامە دوورگەی ئیمراڵی وتم کارەکەم بۆ ژن پرۆژەیەکی نیوە ناچڵە. ئێستا ئەو کارم تەواو بوو، ئەوەی ماوەتەوە جێبەجێکردنیەتی. خەباتی ئازادی ژن میراتێکی زۆر گرنگی دروست کردو. ئەم میراتە تا ئەمڕۆ بە قوربانیدانی هەزارەها شەید هاتووە و بەهایەکی گرنگی دروست کردووە. پێویستەوە بزانرێت کە من هەمیشە ویستومە ژنان بژین و بە زیندوی بمێننەوە. شەهیدبوونی هەر ژنێک ئازاریە و لەبارەی منەوە توانە کوڕی خوداوەند، منیش هەمیشە ویستومە ڕۆڵەیەکی شایستەی خوداوەند بوو. ئەمە بنەمای بنەڕەتی خەباتەکەمی دیاری کردووە. پەرەم بە پرەنسیپی هیوادا بۆ ژنان وتم هەموو ژنێک دەبێت ئازاد بکرێت. منیش وەک پیاوێک خۆم پیاوانەکانی ئەخلاقی جوانناسی کە بە ناسینی ئازادی ژن شێوە دەگرێت پەروەردە کردووە. وتم پرەنسیپی بنەڕەتی سۆسیالیزم ئازادی ژنە.